بە تاوان و بە خراپە و سەرکەشی خوا لە خۆمان تووڕە دەکەین کە خوش لێمان تووڕە بوو هەموو سزایەکمان دەدا. خواگەرە باسی قەومی فیرعونەکە ئەفەرمێ فەلەما ئاسەفونا انتەقەمنا منهم فەئەغرەقناهم ئەجمەعین. کاتێک کە قەومی فیرعون خۆی و دار و دەستەکەی کە ئێمەیان تووڕە کرد ئێمەش تۆڵەمان لیان کردەوە. ئەمڕۆ خەڵکی سەرزەوی خۆیان تووڕە کردووە، خوای گەورەش تۆڵە لەو خەڵکە دەکاتەوە. چونکە ئەو خەڵکە زۆربەی خەریکی سەرکەشیە، خەریکی گوناه و تاوانە. بۆیە با بە خۆمان دابچینەوە تەقوای خوا بکەین، چونکە خوا لێمان تووڕە بوو هەموو جۆرە سزایەکمان بەسرا دەبارێنی. ئێستا خوای گەورە لە ئاسمانەوە ئەگەر بەردبارانمان کە کێ دیفاعمان لێ بکە؟ ئەگەر خوای گەورە لافاوێکمان بۆ هەڵسێنێ 4-5 مەتر 10 مەتر ئاو هەڵسێ کێ ڕزگارمان کە؟ ئەگەر خوای گەورە بایەکی بەهێزمان بۆ بنێرێ خانوەکانشمان لە بن دەرکا کێ هەیە دیفاعمان لێ بکە؟ با خوا لە خۆمان تووڕە نەکەین زیاتر، چونکە خوای گەورە دەفەرمێ کە کاتێ ئەوان تووڕەیان کردین ئینتەقەمنا منهم، ئێمەش تۆڵەمان لێیان کردەوە، ئینتیقاممان لێیان سەند. کەواتە ئاگادار بین خوای گەورە با زیاتر ئێمان تووڕە نەبێ، چونکە خوا تووڕە بوو هیچ کەسێک نییە بەخوا دیفاعمان لێ بکە.